محەممەد جان حەزم لێ چەند نهێنێکی خۆمت باسکرا بکەم کە مناڵ بووم چوومە قوتابخانە لە قوتابخانە باوکەم ئەمرێخوای کرد زۆرم حەز بە فەن بوو نەمتوانی بخوێنم کە ناوی عەسکەریم هاتوو نائیلاج بووم بە پۆلیس بووم بە پۆلیس زۆرم حەز دەکرد کە کاری هونەری بکەم بەس دەرفەتم نەبوو خوداوەی کرد کە من نەقل کرام بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان لە پەیمانگەی هونەرە جوانەکانیش بە حەول و کۆششی برادەران و خۆم و ئەوانە مامۆستایەکان توانیم لە مەرحەلە یەک بخوێنم خوێندنی چۆن بەس بچم دانیشم نەگەنووسیلەوە دار بەدار نەک وەک تەڵەبە یارمەتیان دەم وەک پۆلیسێک کە لەوێ بخوێنم تا مەرحەلە 5 خوێندم زۆرم حەز دەکرد کوڕەکەم زۆرم حەز دەکرد نییە کە ببم بە مامۆستای پەیمانگە بەس داخەکەم نەمتوانی داوەڵات و دەکەم ئەگەر هەر شتێک حەزت پێبی بڕۆ ئەو کارە بکە تێگەیشتی چ کارێکت دەوێت چ شتێکت دەوێت ئەو بکە بەوێستی خۆت بکە بە نەفسی خۆت بکە ئەوەی حەزت لێیەتی کار بکە باشە ڕۆڵەکەم سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادرتیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم گوێبیستی ئەو چەند وشەیەی مامۆستا بوون کە لە تەمەنێکی تا ڕادەیەک بەرزدا بە محەممەدی دەڵێت کە تەمەنی 11 ساڵە کۆمەڵێک ئامانج هیوا و ئاوات کە مامۆستا پێیان نەگەیشت ئێمە ئەمڕۆ باسی لایەنی تەندروستی بە ساڵاتچوان دەکەین بەڵام ئەوەش باس دەکەین کە چی بکەین لە تەمەنی منداڵی و گەنجی و پێگەیشتوویدا تا بتوانین بە باشترین شێوە بە تەندروستی و دەرەندروستێکی باش بژین و لە بە ساڵاتچوویشدا سوود لەو خەزێنە تەندروستی و دەرەندروستی وەربگرین کە لە تەمەنە جیاوازەکاندا خەزنمان کردبوون و هەڵمان گرتبوون بۆی لە تەمەنی بە ساڵاتچووندا باشتر بژین بەرهەمدارتر بین پەشیمانی ڕابردوو نەبینەوە وەوا بکەین کە بە ساڵاتچوانمان تەندروستی و دەرەندروستیەکی باشتریان هەبێت ئەم بەرنامەیە لەسەر تەندروستی و دەرەندروستی بە ساڵاتچوانە بوارێک کە تاوەکو ئێستا لە کوردستان بە تایبەتی باەخی زۆری پێ نەدراوە ئەمڕۆ لێرە منیش دەبمە کەسێکی بە ساڵاتچوو نوێنەری ئەوان دەبم بۆی بتوانین خزمەتێکی باشتریان بکەین لە ڕووی تەندروستی و دەرونیەوە لە ڕووە جیاوازەکانی ژیانەوە بۆ ئەوەی کە تەمەنیان درێژتر بێت بەرهەمدارتر بن خزمەتێکی باشتری خەڵک و وڵاتەکەی خۆیان بکەن خاتون بەخێر بێ ئەحواڵت ئیجازە و سەنەوی هەزت کردیە؟ ئۆلو پشکینی گشتی کە بەڵێ پشکینی گشتیم دەوێت یەردووکتان هی خۆت نانە گشتی فەحسان بێتە خۆتی خۆت لە ناحیە تەندروستی
من ئەمڕۆ لێرە بە جلوبەرگی پۆلیسی هاتوچۆ لەسەرەوە بەڵام هەم ڕیشم هەیە هەم دەبینن کە کالەشم لە پێیە لەبەرەوەی من پۆلیسی هاتوچۆ نیم لە بنەڕەتدا سوپاس بۆ بەڕێوەبەرەتی گشتی پۆلیسی هاتوچۆ کە ئەمڕۆ هاوکارمانن لە گەیاندنی ئەو پەیامەی کە لەگەڵ ئیجازە و لەگەڵ مۆڵەتی شۆفێری لەگەڵ ساڵیانە لەگەڵ هەزە پشکینی گشتی ئۆتۆمبیل پشکینی گشتی خۆشت گرنگە من فۆکەسم لەسەر پشکنینی گشتی پزیشکیە چکە من پزیشکم پەیامەکەشم پزیشکیە بەڵام بە جلوبەرگی پۆلیسی هاتوچۆ لێرە بۆ سەرەوە پشکنینی خۆت هەموو شتەکان بە مەزبوطی دەکەم هی خۆت یای سیارە هیچ سیارە بیخۆست هی خۆت کەی کردت ئەخی جار وەکوتی ینی خۆمە خەرکم پشکنینی گشتی فحز عام فحص عام ئەگەر نەخۆش بم فحص دەکەم و ئەگەر نەخۆش نەبوویت ئەگەر نەخۆش نەبم ناوە ناکەی ئێخەگە نەخۆش نەبم فحص کەی کردوتە پشکنینی گشتی یا قەت کردوتە كذبت کەی والله تكرر سامع كل باش بوو وەزعت پشکنینی گشتیت پشکنینی گشتی هی خۆت پزیشکی قەت کردوتە بیست ساڵی گەنجی بەس بەرەبەرە خۆت ڕابێنی لەسەر پشکنینی گشتی پشکنینی گشتی خۆت شو يعني؟ فحص عامی خۆت پشکنینی پزیشکی تەمەند چەندە؟ اوكي عينيا لا دەدەی بێ زەحمەت مام ڕزگار رجال ئەحواڵ باشە؟ ثاني یاخودیەوە چێ پێێتە؟ باشە جالك ضرب ئێستا بۆ پۆلیسی هاتوچۆ درجه ئیجازە مۆڵەتی شوفێری طبعا سەنەوی ساڵیانە لەگەڵ هەزە زۆر گرنگەوانە طبعا هەزە پشکنینی ئۆتۆمبیلە درجه بۆ منیش پشکنینی خۆت پشکنینی پزیشکی خۆت پێویستە سلكن هیچ نەخۆشیەکەت هەیە؟ هيز دخوش كل ئۆکەی هیچ جار پشکنینی گشتیت کردو بزانی هیچ کێشەیەک هەیەیانە کەی کردوتە ئەخی جار بارك پار ساڵێک دەبێت عم كل فتره ئەمە دەبیتە سنتەری دڵ طبعا دەڕۆیتە لای بەڕێوەبەری سنتەری دڵ سبيدك ئێستا نا ئێستا نا هەر ڕۆژێک توانیت بەس بڕۆ بۆ تۆیە ئەم فەحسانە گرانن وناسب دەڕۆی دەڵێ دکتۆر ئاراس منی نرد بۆی ئەم فەحسانە بۆکەی بڵێ باشە الرئيس دەست خۆش بێت جوز سنة بدەمەوە بەلای منەوە چەندە پشکنینی گشتی ئۆتۆمبیل هەزە مهمە هێندەش پشکنینی گشتی خۆت گرنگەوانە ڕەنگە گرنگتریش بێت پشکنینی گشتیمان دەوێت ئەگەر چوتە لای پزیش پێی بڵێ ئەمانەم دەوێت ئەمانە پشکینە گشتەکان الله دەستت خۆش بێت زۆر سپاس لەگەڵ مەفرەزەیەکی بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەولێر لێرە بووین بۆ ئەوەی پەیامێک بگەێنین ئۆتۆمبیل پێویستە ساڵانە پشکنینی گشتی بۆ بکرێت ناومان ناوە هەزە ئەگەر کەسێک بێتە نێو ئەم مەفرەزەیە بۆ ئۆتۆمبیلەکەی پشکنینی گشتی بۆ نەکرابێت یعنی هەزەی بۆ نەکرابێت پۆلیسی هاتوچۆ ئاگاداری دەکاتەوە کە دەبێت لە کاتێکی دیاریکراودا وەڕە شوێنی تایبەت بەخۆی هەیە کە ناچاری دەکات بڕوا پشکنینی گشتی بۆ ئۆتۆمبیلەکەی بکات چونکە هیچ ئۆتۆمبیلێک بۆی نییە لەسەر شەقام بڕوات بەبێ ئەوەی دڵنیا بینەوە لە سەلامەتی بەڵام شۆفێرەکەی نێو ئۆتۆمبیلەکە گرنگترە پێویسترە پشکنینی گشتی بکات بۆیە لەگەڵ پۆلیسی هاتوچۆ کە کاری خۆیان بە جوانی و ڕێکوپێکی ئەنجام دەدەن دەبێت پۆلیسی تەندروستیشمان هەبێت دەبێت خۆمان پۆلیسی تەندروستی خۆمان بین یان کە سوکارمان بە تایبەتی بۆ خەڵکی بە ساڵات چوو دەبێت بەردەوام ئۆتۆمبیل ساڵانە بۆی دەکرێت مرۆڤ بێگومان دەبێت لانی کەم ساڵی جارێک بۆی بکرێت بۆی دڵنیا بینەوە لە سەلامەتی و تەندروستی ئەو کەسە بە ساڵاتچوەکانتان بە پشکنینی گشتی پارێزن حاڵەتێکی نەخۆشیەکی گرفتێکی کێشەیەکی تەندروستی سادە هەیە زوو چارەسەری دەکەین بەڵام ئەگەر کەڵەکە بوو درێژەی کێشە چارەسەرکردنی زەحمەت دەبێت بۆ کوێ تەمەند دەڕوا بەستۆمەڕۆ وەرەوە تاو ئەو بە ساڵات چوەی ئەمڕۆ سەیری بەرنامەکەمان دەکا یەک دنیا شت فێر دەبێت ئەو بە ساڵات چۆی ئەمڕۆ سەیری بەرنامەکەمان دەکا
کۆمەڵێک زانیاری هۆشیاری زۆر گرنگ وەردەگرێت. ئەو کەسانەی کە لە تەمەنێکی گەنجی و پێگەیشتوویدان ئەمڕۆ سەیری بەرنامەکەمان دەکەن بە ساڵاتچووێکی تەندروستتر دەبن. ئەو کەسانەی کە خۆشەویستێکیان بە ساڵاتچووە ئەمڕۆ سەیری بەرنامەکە بکەن، ئەو کەسە خۆشەویستیان باشتر دەپارێزن. لەبەرەوەی هەموو ئەو وردەکاریە گرنگ و گشتیانەی کە پێویستە کەسێکی بە ساڵاتچوو لە ژیانی ڕۆژانەیدا ئاگاداری بێت یان کەسە نزیکەکانی ئاگاداری بن، لەگەڵ پزیشکێکی پسپۆر گەنگەشەی دەکەین. ئەو پزیشکە پسپۆرە پسپۆریەتەکەی لە وڵاتی بەریتانیا لە پزیشکی بە ساڵاتچواندا لە جێریاتریک مێدیسن بەدەستهێناوە و خزمەتێکی زۆریشی لەوێ کردووە. بەڵام ماوەیەکیشە گەڕاوەتەوە کوردستان، ئێستا لێرە خزمەتێکی زۆر جوان پێشکەش دەکا. میوانەکەمان ئامادەن؟ میوانەکەمان دکتۆر تیشک نووری شاوێسە، پسپۆڕی پزیشکی بە ساڵاتچوان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر گیان بەخێر بیت. چۆنی ئەحواڵت؟ فەرموو. اینجا بەشداربانی ئەمڕۆی بەرنامەش بە هەمان شێوە قوتابیانی سکوڵی پزیشکی زانکۆی کوردستان هەولێر یوکێ هێچن کە لە ستۆدیۆ لەگەڵماندان. ئێوەش زۆر بەخێر بێن سەرچاو. دەستان خۆش. کاکتۆر بەخێر بی. سپاس دەکەم. ئەحواڵ باشە؟ ڕێزم هەیە. سپاس دەکەم. چی گرنگە بۆ بە ساڵاتچوان وەکو پشکنینی، یعنی گرنگە بە ساڵاتچوو پشکنینی گشتی بکات؟ ئەکید زۆر زۆر ضروریە و لە وڵاتانی پێشکەوتوویشە ئەو پشکنینە وازەحە و ثابتە و ئەساسێکی علمی هەیە. وەکو بۆ میسال هەموو ساڵە مەفرۆزە سەیری شەکر بکەن، شەکر لە خوێنیانە زەخت هەچ ئەو لە تەمەنی چەند ساڵیەوە؟ لە 40 ساڵیەوانێ ئەبێت ئاگا لە زەخت بێت. باشە. ئەوە مستەمر بێت، ئەوە بە مستەمڕی. ئەمە بۆ ئافرەت و بۆ پیاوی شەماشتە. و هەروەها بۆ فشاری خوێن کە زۆر زۆر زەرورە. هەچ وەختێ هەموو دکتۆرێک کە نەخۆشە کە بینێ مەفروزە ئەو فەحسەی بۆ بکات. هەروەها بەعزە نەخۆشیەک هەیە کە وازەحە وەکو سەرەتانی کۆڵۆن و سەرەتانی پرۆستات و سەرەتانی مەمک بەنسبەت ئافرەتەوانێت کە پرۆگرامی خۆی هەیە ئەبێ بە مستەمەڕی بکرێت یان ساڵێک یان 3 ساڵ کەڕەتێ ئەوش لە 45 ساڵیەوە دەست پێ ئەکات. بۆ سەرەتانی کۆڵۆن لە 6 ساڵیەوە دەست پێ ئەکات. باشە. و هەروەها فەحسی چاو کە ئەوەش زۆر زۆر زەرورە بۆ بە ساڵاتچوەکان کە هەموو ساڵێ ئەبێ فەحسی چاویان بکەن بۆ دووربینی و بۆ نزیکبینی. هەروەها فەحسی گوێیان چونکە گوێ گرانبوون و مشکلەیەکی گەورەیە لە ساڵاتچوانە. هەروەها فەحسی دەمودانیش کە ساڵی کەڕەتێ بێ بکرێت. لانی کەم. لە لانی کەمەوانێ. باشە. ئەمانە هەمووی لە تەمەنی لە تەمەنە جیاوازەکاندا پزیشکی پسپۆڕی بوارەکە بۆ ئەو کەسەی دیاری دەکات. پشکینەکان زۆر. دەستت خۆش بێ. ئەگەر کەسێکی بە ساڵاتچوو ئێستا بە دیار ئێمەوە دانیشت بێت یا کە سوکارەکەی بە دیار ئێمەوە دانیشت یا لە سۆشەڵ میدیا دەمان بینن، بەڵام پشکینی گشتی بۆ کەسە بە ساڵاتچووەکەیان ناکەن. خۆشیان دەوێ خزمەتی دەکەن بەڵام نەیانزانیوە کە ئەبێ پشکینی گشتی بۆ بکەن. ئەگەر نەیکەن ڕەنگە بە ساڵاتچووەکەیان چی بەسەر بێت؟ خۆی سەبەبی ئەو فەحسانە بۆ ئەوەیە ئەگەر هاتوو نەخۆشیێکیان هەبێت زوو پێی بزانن و هەموو نەخۆشیێکیش کە زوو پێزانی عیلاجی باشترە بێت. یعنی تۆ ئەگەر شێرپەنجەی کۆڵۆن یان شێرپەنجەی مەمک یان پرۆستەیت لە مەرحەلەیە کابیگری کێشتا تەشەنەی جێی نەکردی بێت، ئەکیدەن عیلاجی زۆر زۆر ئاسانترە بێت و زۆر زۆر احتیمالی چابوونەوەی زیاتریشە. شتێک هەیە لە ناو ئێمە دکتۆر گیان، لەناو خەڵکی ئێمە بە تایبەتی لە بە ساڵاتچوان حەز ناکەن پشکنینی گشتی بکەن یا پشکنینێکی تایبەت بۆ هەر حاڵەتێکیان نەخۆشیەکەن لەبەرەوەی دەڵێ دەترسم دەستنیشان بکرێ ئاشکرا بێ و تووشی سترێس و گوشارێکی دەرونی ناخۆش دەبم دەترسێت. دەڵێ بە هەر نەیزانم باشتر قەی ناکە لە ناوە چی دەکات بابی کات. ڕاستە ئەوە حەقیقەتێکە زۆری لەسەر نووسراوەوە، بەڵام وەختێک کە تەشەنە ئەکات و لە نهایەتی مەراحلی نەخۆشیەکە پێزانیت
مەشاکلی زیاترە بێت ناڕەحەتیەکانی زیاترە بێت زەرەری زیاترە بێت ئەگەر نەخۆشیە لە ئەوڵەوانەیە شعوری پێ بکەیت و تەشخیصی بکەیت بە ئاسانی ئەتوانیت نەجاتی بێ لێی بەڵام تەشەنەجەی کرد بێزگە لە ئازار و لە بێ دەرد و دەوایی هیچی کەوت بۆ نامێنێتەوە دەستت خۆش بێ خاڵێکی دیکەش ئەوەیە کە ئێمە بۆن منە من باوکی خۆم من دەمەوێ باوکم تەمەنی درێژ بێت دایکم تەمەنی درێژ بێت وانە کە سوکارمان کەسە بە ساڵاسوەکانمان حەز دەکەین بمێننەوە لە ژیان بێگومان هەمومان دەمرین بەڵام دەبێ هەوڵ بدەین کە هێندەی دەتوانین لە ژیاندا بە تەندروستێکی باش بیان هێڵینەوە ئەوانیش دەبێ حسابیەوە بکەن ئێمە پێویستیمان پێیانە نابێ بێدەنگ بین خۆمان گوێمان کەڕکەین لە بوونی نەخۆشێک لە نێو جەستا کە دوایی ڕەنگە بە ساڵاتچۆکەمان لە دەست دەین یا ئەو وابکە دوای لە دەست خۆی دوورکەوێتەوە خوانەکە لە ژیان نەمێنێت و کە زووکارەکە هێشتا پێویستیان پێیانە یەک نمونە هەیە پێمی بڵێ ئەگەر کەسێک نەخۆشیەک لە قۆناغی یەکەمدا دەستنیشانی کەین جیاوازی چیە لەگەڵ ئەوەی کە لە قۆناغی چوارەمدا پێمان زانی ناچار بووین بیزانین لەبەرەوەی مەسەرەن گرێیەک بوو ئازارێکە بوو گۆڕانکارێکە بوو نیشانێکە زۆر هەیە بەسەر فشاری خوێن بەسیشت کام و کەس لێ زانێ ئەگەر پێش ئەوەی کە تەسیر بکاتە سەر دڵ و مێشک و گوستیلە پێ بگریت و علاجی بۆ بدۆزیتەوانێ ئەو مضاعفاتانە و توش نابێت و واضحەکە چییە؟ تووشی شەلەلی مێشکە بیت تووشی عەجزی دڵە بیت تووشی عەجزی کلیە ئەبیت ئەگەر زەخت فشاری خوێن ضەبط نەکەیت و نەهێنیتە خوارەوە تۆگیان تۆ پسپۆری بوارەکەیت و ژمارەیەکی زۆری نەخۆشیش لە تەمەنی بە ساڵاسووندا چارەسەر کردوون و سەرپەرشتیان دەکەی ئەگەر کەسێک گوشاری بەرزەپەستانی خوێنی هەبێت زەختی خوێنی هەبێت و ئێمە دەتوانین بۆ نمونە بە دەرمانێک و بە کۆمەڵێک گۆڕانکاری لە ستایلی ژیانی چارەسەریکردن و کەسێکی ئاسایی بژێت ئەگینا دوای تووشی جەڵتە و شت دەبێت بۆ نمونە ئەکی تووشی جەڵتەی کارەکە ئاسان تووشی شەلە لەبێت تووشی نەخۆشی دڵە بێت تووشی گورتی لە عەجزی دەست خۆش دکتۆرگان تۆ بفەرمووە ئەوێ لەسەر کورسەکەی ئەولا دابنیشە من پێم خۆش بوو یەک شتان بۆ باسکەم ئەوانەی کە لێرە دەیبینن ئێستا ئەمانە کۆمەڵەشتن کە دوایی باسییان دەکەین بۆ کەسانی بە ساڵاتچوو پێویستن هەروەها ئەم دوو کەسە بە ڕێزەی کە لێرە دانیشتون کەسێکی بە ساڵاتچووە لەگەڵ کەسێک کە لە تەمەنی منداڵیدایە ئەمانە دوایی پەیامێکی گرنگ و جوانمان پێشکەش دەکەن ئەوەیشی لێرە دەیبینن لێرەش بە هەمان شێوە کۆمەڵێک قۆناغی چارەسەری فیزیاییمان هەن کە بۆ بە ساڵاتچوانمان پێویستن لە دوو حاڵەتدا بە ساڵاتچوێکی تەندروست کە هیچ کێشەیەکی نامانەوێت تووشی کێشە بێت بە ساڵاتچوێکیش کە تووشی کێشە بووە بەڵام دەمانەوێت هەمووی چارەسەرکەین هەم بە ئاسانی لی دەرباز بین ئێستا با من گۆچانەکەم دانێم ئێستا نابا لێرە بێت ئێستا تۆ وای دانێ لە ماڵەوەیت کەسێکی بە تەمەنمان هەیە کۆمەڵێک دەرمانی هەیە پێویستە ئەو دەرمانانی بۆ ڕێکخەین دەبێت دەرمانەکانی بۆ ڕێکخەین بۆی دەرمانەکانی بە جوانی و ڕێکوپێکی وەرگێ چکە ڕەنگە لە بیری بچێتەوە ڕەنگە تێکەڵیان کە ناوی دەرمانەکان ڕەنگە نەزانێت بشی زانێت ڕەنگە بە ئاسانی نەتوانێت کۆنتترۆلیان کات بۆ ئەمە ڕێگەیەکی ئاسان و خێرا هەیە دوایش تێبینی دکتۆر وەردەگرین سیدرا محەممەد قۆناغی پێنجەمی سکوڵی پزیشکی یوکەیەش لەگەڵماندایە بفەرموو دەستان خۆش بەخێر بیت بفەرموو ئەوێ چاوی دکتۆر تیشکیشت لەسرە ئاگاداری خۆت بە ئێستا باپیری من باپیرم لە ژیان نەماوە با بڵین باپیری کەسێک 1 2 3 4 5 6 7 8 زۆری دەرمانی بوو نووسراوە لە بەروی کۆمەڵێک نەخۆشی هەیە پێویست دەکات دەرمانەکان وەرگێ بەڵام لی تێک دەچێت چی بکەین کۆمەڵە ڕێگایەکمان هەیە کە ئەو ئیشە لە بۆمان ئاسان دەکاتن ئێرە تەمام با من بێمە بەرامبەر ئەوە یەکێک لە ڕێگایەکانە بە ئینگلیزی پێی دەڵێن دەوست معنای ئەوەیە کە ئەو حەبانەی لە بۆ بەساڵاتچوەکان لە ڕۆژی تایبەت دایدەنێتن مەسەلەن ڕۆژی دووشەممان هەیە لێرە سێشەم چارشەم وەختەکانیشی دیاری کردیە لە بۆمان مەسەلەن لێرە نووسیتی ڕۆژی دووشەم دانی بەیانیان ئەو حەبەمان هەیە ڕۆژی دووشەم دانی نیوەڕۆ ئەو حەبەمان هەیە دانی شەو ئەو حەبەمان هەیە و ئەگەر حەبەکە بزر بوو یان لەبیری کرد
ئەو بەشەمان هەیە لە بۆ هەندێ ڕۆژەکانیش ڕۆژی هەفتەمان هەمووی هەیە ئەوە ئیشەکەی لە بۆ نەخۆشەکە سەهل دەکات لە بۆ بەساڵات چووەکە پێویست ناکە ئەو پاکەتانەی هەموو لە کنبیتن لی تێکەڵبی ئەوەی دەکاتەوە ڕۆژی دووشەمدانی بەیانی ئەوەی دەکاتەوە دەخواتەوە بەس ئەوە بەخۆی چای ناکاتن مەسەرەن دەتانی دەرمانسازەکە لە بۆی چاپکە یان یەکێک لە خێزانەکەی لە بۆی تەرتیب بکاتن هەفتەی جارێک بێ لە بۆی پڕ بکاتەوە ئەویش هەر ڕۆژێک و حەسە بەخت و ڕەنگەکەی دەتانێن بیخواتن ئەوە تێکەڵکردن و زیاد خواردن و لەبیرکردن کەم دەکاتەوە لە بۆمان واللهی ئەو شتە زۆر قشتۆکەیە سەیری ئەمە بکەن ئەو کۆمەڵە دەرمانە کە داپیرە و باپیرەکانمان کە کەسە بە ساڵات چۆکانمان ڕەنگە تێکەڵی کەن لەبەرەوەی تۆش سەرقاڵی ژیانی خۆتی و لەبەرەوەی خواردنی دەرمان زۆر گرنگە بە تایبەتی ئەوانەی کە پزیشکی پسپۆر بۆی داناون کە پزیشکی پسپۆری بە تایبەتی پزیشکی بە ساڵاتچوان بۆی داناون ئەگەر بۆن دەرمانی بەرزەپەستانی خوێن زەختی خوێنی نەخوات ڕەنگە تووشی کێشە بێت خوانەکە ڕەنگە جەڵتە لێی بدات بۆیە جوان دابەشیان کردووە بەسەر ئەم شتە خشتەیەکی جوانە بەس باەک یەک شتان پێ بڵێم بۆ نمونە بێگومان ئەمە دەبێت بە کوردی بێت ئێستا ئەمە ئینگلیزیە باپیرەکانمان چوزان مەندەی چییە وانە ئەمانە دەبێت بە کوردی بن باشە ئەمە ڕۆژی دووشەممە بەیانیە ئەمە ڕۆژی دووشەممە نیوەڕۆیە ئەمە ڕۆژی دووشەممە شەوە بینیتان ئەمەش سێشەم چوارشەم پێنجشەم هەینی شەممە یەکشەم جوان بۆمان داناون ئەو تەنیا دێت لەسەری نووسراوە دووشەممە دەزانێت ئەوەی سەرەوە بەیانیەکەیە دەیکاتەوە جوان حەبەکانی دەخوات تەواوە ڕاست دەکەیتەوە ئەمە زۆر گرنگە بۆ بە ساڵات چۆکانمان بۆی دەرمانەکان بخۆین دوای لێیان تێک نەچێت دکتۆرگیان ئەوە ڕاستە لای ئێمە کە کەسێک یەک عەلاقە دەرمانی هەیە ئەوە ظاهرەیە کە ئەگەر سەیری 25 ساڵ لەمە پێش بکەیت لە قاموسی طبیان نەبوو ئەو مستەلەحە پێڵێن پۆلی فارمەسی بە کوردیانی فرە دەرمان ظاهرەیەکی عالەمیە بەڵام بەداخەوانێ من ئەم ظاهرێت زۆر زیاتر ئەبینم لە کوردستانە تاکو لە شوێنی کە دیومە ئەویش هۆکەی ئەوەیە ئەچێ بۆ لای دکتۆری دڵ حەبوو دەرمانی دڵی بۆ نووسێ ئەچێ بۆ لای دکتۆری گورچیلە حەبوو دەرمانی گورچیلەی بۆ نووسێ ئەچێ بۆ لای دکتۆری مەفاسل حەبوو دەرمانی مەفاسلی بۆ نووسێ کاتی ئەزانێ حەبوو دەرمان بەیەکەوە ئەخوات ئەبێ یەکێ ئەو دەرمانم یەکێ لەو سکرینانەی کە بەس باسمان کرد کە هەموو 6 مانگێک هەچ کەسێ تعریفی پۆلیفارمەسیەوەی لە 4 دەرمان و زیاتر بێ پێڵێن پۆلیفارمەسی جا ئەو دەرمانە ئەسپرینیش دەرمانە پاراسیتەمۆڵیش دەرمانە هەرچی حەبێ و دەرمان بێ بخورێ لە 4 زیاتر بێ ئەوە پۆلیفارمەسیە جا زۆر مشکلەی هەیە ئەو پۆلیفارمەسیە ئەو فرە دەرمانیە یەکەم تەسیراتی جانبی هەروەها ئەو دەرمانانە لە بین یەکتریا ناگونجێن لەگەڵ یەکتریا لە هەمووشی خەتەرتر ئەوەیە نەخۆشەکە هەتا زیاتر بێ دەرمانەکانی لێ تێکەچێ هی دووشەمە سێشەمە ئەخوا هی بەیانی نیوەڕۆ ئەخوا نیوەڕۆ ئێوارە ئەخوات ممکنە بە شتێکی بەسیتی ئاواهی ئەو مشکلەی حەل بکەی بەڵام لە هەمووی مهمتر لەو اختصاصی من اختصاصی بە ساڵاتچووە ئەو دکتۆرە ناجەحا کە دەرمان ئەوەستێنێ نەک ئەو دکتۆری کە دەرمان ئەنووسێ باش ئەم قسەیەت زۆر خەتەر بوو با نزیک بمەوەلێت کەواتە پێویستیمان بە پزیشکێک یا پسپۆڕیەتێکی پزیشکی بە ساڵات چوانە هەمومان بۆ کۆکاتەوە و ڕێکی خا بەڵام نەخۆشەکانمان ئەوانەی کە ئێستا دەمان بینن لە خۆیانەوە نابێت دەرمانەکانیان ڕاگرن نەخێر تۆ پزیشکێک دەوێت کە سەیری نەخۆشەکە بکا بە هەمووی بە کاملی نەک سەیری گورچی لە بکا بەجیا و سەیری دڵ بکا بەجیا سەیری سیستەمێکی کامل و چی ئەگونجێ بۆ ئەو نەخۆشە بنووسێت باشە ئەو پسپۆریەتەمان لە کوردستان نییە لە کوردستان و لە عێراق زۆر کەمە هەر نییە بەڵام کە سەیری بێگومان جگە لە جەنابێت کە سەیری ئەکەی لە ئینگلتەرا شایعترین اختصاصی بە ساڵات چوان سەبەکەیش ئەوەیە چونکە بە ساڵات چوان زۆرە وایە متأکیدم کوردستانیش پێویستی بەوە ئەبێت
و لە ساڵ 2 ساڵ 3 ساڵی داهاتووە ئەو اختصاسە دروستە بێت لە کوردستانە و ضروریشە. بێگومان باشە دەبێت بەس ئاگامان لەوە بێت ئەوەی کە دکتۆر باش دەکات پەیامێکی زۆر زانستیە و بۆ سنتەر و دامەزراوە زانستیەکانە بۆ وزارەتی خوێندنی باڵایە بۆ بۆردی کوردستانیە بۆ پسپۆڕیە پزیشکەکان بۆ زانکۆ کۆلێژە پزیشکیەکانە کە ئەو پسپۆڕیەتەمان هەبێت بەڵام ئێستا کەریمانە تۆ نابێت بڕۆیت لە خۆتەوە یەکسەر دەرمانەکان بۆستێنی لەبەرەوەی دکتۆر تیشکوای گوت ئەمە باسێکی چەترێکی زانستیە کە دکتۆر باسی کرد کە پێویستە لە داهاتوودا هەمان بێت. دەستت خۆش بێ. دەستی توش خۆش دکتۆر. سپاس دەکەم. تۆ دەتوانی لێرە بیت. تەمام. اینجا لەبەرەوەی دوو کەسی جوانمان هەن لێرە. دیدارێکی جوانیان هەیە بەیەکەوە. کەسێکمان هەیە کە بە ساڵات چوارچەدە گەنجە بەڵام ئەمڕۆ نوێنەرایەتی بە ساڵات چوان دەکات لە بەرامبەریشدا محەممەدمان هەیە محەممەد تەمەنی 11 ساڵە ئامانجمان ئەوەیە کە مامۆستا کۆمەڵێک پەیام بداتە محەممەد بۆی محەممەد ژیانێکی تەندروستتری هەبێت مامۆستا ئەو شتانی پێ دەڵێ کە بەلایەوە گرنگن لە تەمەنێک لەو تەمەنەدا سەیری ڕابردووی خۆی دەکات و کۆمەڵک شتەیەکە حەز دەکا خەڵکی گەنج و تازە پێگەیشت و بیکە جا محەممەد لەبەرەوەی گەنجە دەبێت گوێ لە مامۆستا بگرێت هەر کاتێکش دکتۆر تیشک ویستت قسەیەکی لەسەرکەی شتێکی بۆ زیادکەی پێمانی بڵێ فەرموو مامۆستا. محەممەد جان کوڕم حەزم لێیە چەند ڕێنماییەکت بکەم یەک لەوانە جگەرە کێشان جگەرە ئەوەی مادەی دووکەڵە لێی دوور بکەوە چکە ئەوەی ئەمن کردم هەڵە بووم نێرگ لێیە پایپ ئەوانە هەر هەمووی بۆ سینگت بۆ سینگت بۆ دڵت بۆ زەرگت بۆ دەروونت تەأسیر لە هەموو شتێکت دەکات ئەوزا ئەو ڕێنمایە من لە بۆ کوڕەکەی خۆمە ئەو هەڵەیە من کردیتم ئەتوو دووبارەی نەکەیەوە. دوو مادە کحولیەکان بەتاتن نەیخۆی چکە لەبەرەوەی ئەو هەڵەی ئەمن کردم لە مادە کحولیەکان کە خواردم و خواردمەوە وا دەمبینی بەڕاستی شکستی پێهینایمە بەڕاستی تووشی نەخۆشی کردیمە کوڕم نەیکەی سێ خواردن دەبی ئەتوو بە ئوسولی لە چەوری دوورکەیەوە لە خوێ دوورکەیەوە یعنی بەڕاستی شەوە تو کە نان دەخۆی دەبی ئاگا لە خۆبی چۆن نان دەخۆی شەوانە چۆن ئاگا لە خۆبی چۆن بخەوی تەأسیری زۆر دەبی لەسەرت ئەوە لای من ئەو ڕێنمانیە لوتووە چکە بەڕاستی تووشی نەخۆشی و شکست دەبی کە ئێستا ئەمن هەیتم تووشی نەخۆشی دڵ بوویمە تووشی نەخۆشی شەکرە بوویمە تووشی نەخۆشی زەخت بوویمە تووشی نەخۆشی چەوری بوویمە ئەودا داوات لێ دەکەم ئەو ڕێنمانیەی من کە ڕێنمایی دەکەم ببێ سەری و خۆ تووشی تالیکە نەکەی باشە کوڕەکەی خۆم دەست خۆش کۆمەڵێک پەیامی زۆر گرنگ بەشێکی سادە بەڵام لە ئەزمونێکی دەوڵەمەندی ژیانکردنەوە هاتوون ئێستا مامۆستا هەرچەند تام و چێژی لەو شتانە وەرگرت بێت کە زیانی بۆی هەبووە هەرچەند تام و چێژی لە ڕابردوو لێوەرگرت بن بەڵام ئێستا بوونەتە هۆی نەخۆشکەوتنی جاران شیرین بوون ئێستا تاڵن چیتە بوو دکتۆرگان؟ خۆزگە هەموو باپیرێک یان مامێکی گەورەمان هەبووە وەکو مامۆستا کە مناڵ بووین بێجگە لەوەی شتێک بیری کە هەیە ئەکید ڕیاضە شتێکی من وەرزش زۆر ضرورە بۆ هەموو گەنجێک
کەمخۆری خراپە زیاخۆریش خراپە خەو ئیسراحەت زۆر زەرورە بەڵام نەک بە دەرەجەیە تەمەڵ بکات و ماسوولکەکانە لاواز بکات بەڵام لە هەمووی مهمتر ئەوانە هەمووی مهمە ئەوانی مامۆستاوتی ئەوانی منیش ئیضافە بکرد بەڵام علم ئەڵێ بەعزە کەسێ هەیە خوای گەورە پێی بەخشیوە لە جێنەتیکیا کە عمری درێژ بێ جا ئەگەر هاتو ڕۆژە لە ڕۆژان گەشتین دۆزیمانەوانێ ئەو سەبەبە چییە ئەوە گەورەترین مشکلەی بەشەریەت دروستە بێ ئەویش عمر درێژیە هەروەها ئاگاتان لە خۆتان بێ لە نەخۆشی خۆتان بپارێزن لە هەڵامەت لە ئینفلۆنزا ئەگەر هاتو ڤاکسین هەبوو بۆ نەخۆشەکانی کە مناڵ وەری ئەگرێت تەژیعی مناڵە بچووکەکانتان بکەن دراوسەکانتان بکەن کە ڤاکسین لە خۆیان بن چکە ئەوەش واضحە هەتا تووشی ئیلتیهابات و تووشی نەخۆشی وردی ببی عمری ئەوانە کەمترە لە عمری خەڵکیکە دەست خۆش زۆر سپاس دەچینە بەشی دووەمی بەرنامە